دۆسیەی دووهەمی ئەم شەویشمان دەکەینەوە کە یاسای باری کەسێتی هەموار کراوە. دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان بەڕێز عەلی حەریر چالاگوانی مەدەنی ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز حەریر شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. ئایا بەڕاست بەشودانی کچی خوار تەمەەن 14 ساڵ بەبێ ویستی خۆی و بە ئارەزووی باوکی و خێزانەکەی تاوان نییە و دژی مافی مرۆڤ نییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بەر لە هەموو شتێک ئێمە دەبێت ئەوە بزانین کە سیستەمی حکومڕانی لە عێراق سیستەمێکی دیموکراتی ناڕوون و لاوازە. عێراق دەچێت ڕەزامەندی خۆی لەسەر پەیماننامەکانی نێودەوڵەتی دەردەبڕێت و چەند یاسا و ڕێسایەک دادەنێت لەلایەکی دیکە کە ڕێگە بە بەشودانی منداڵان دەدات. ئەمە بۆ خۆی کەلێنێکی لۆژیکی دروست کردووە و جیاکاری لە نێوان عێراقیەکان دروست کردووە لەسەر ئەو بنەمایی کە کۆمەلگە سوننە و شیعەیە و ئەم تایفەگەراییە زەقتر دەکەنەوە. لە بنارەتدا ئێمە وەکو عێراق وەکو دەوڵەتێکی مەدەنی کە مامەڵە لەگەڵ یاسای ژمارە 14 دەستوری عێراقی دەکەین کە دەڵێت عێراقیەکان هەمویان لە بەردەم یاسای یەکسانن، لە بەردەم یاسا یەکسانن. جاچ ئەگەر ئەو یەکسانیە بە چاپۆشیکردن بێت لە ڕنگ لە ڕێگەز لە تەواوی ئەم بابەتانی پێوەستن بەو شتەوە. بەڵام ئەمڕۆ عێراقیەکان لەژێر بەزەیی وەقفی سوننی و وەقفی شیعیدان، لەژێر بەزەیی ئەو پەرلەمانتارانەدان کە ئەم هەڵوێستیان وەرگرتووە. ئەمە هەڵوێستێکی تەواو سیاسیە لە پێناو بە سیاسیکردنی دەوڵەت. زۆر باش. بەڕێز حەریر بۆ خۆت باش دەزانی لە 125 ئەندامانی پەرلەمانی عێراق ژنن. ئەوان بۆ دەنگ ناکەن؟ ئایا ئەم یاسایە دژی ئەوانیش نییە یان ئەوان خۆیان بە ژن نازانن؟ نعم سيدي العزيز هنالك عدد من دەبێت ئێمە ئەومان لەبەرچاو بێت کە ژمارەیەک ئەندامی ئەنجومەنی نوێنەران هەن بەڕاستی بە شێوازێکی سروشتی بیر ناکەنەوە، واتە وەکو نوێنەری عێراقیەکان بیر ناکەنەوە، بەڵکو ئەمان لە ژێر فەرمانداری سەرۆکی فراکسیۆن و پارتە سیاسیەکاندان. ئەمانە زیاتر ڕویان لەلایەنی ئاینی کردووە، بیر لەلایەنی مەدەنی ناکەنەوە. ئەندام پەرلەمانی عێراق 100,000 دەنگی هێناوە، بەڵام سەر بەو جمهورە نییە، سەر بەو خەڵکانە نییە کە دەنگیان پێداوە، بەڵکو بە پێچەوانەوە ئەو بۆ خۆی دەبێت کە نوێنەرایەتی خێزان و ئافرەتان و کۆمەلگا بکات بە گشتی. بەڵام تۆ بیت ئەم یاسا پەسەند بکەی یاسایەک کە ڕێگە بەوە دەدات بەبێ ئەوەی لە چوارچەوەی تەمەنی یاساییدا بن وەتە منداڵ بن هاوسەرگیری بکەن. ئێمە پێشتر کێشەی ئەوەمان هەبوو کە دادگاکان سزای ئەولایانەیان دەدا کە بە نمونە منداڵانیان بەشوو دەدا و ڕێگەیان بەوە دەدا، بەڵام ئامی یاسای ڕێگە بەوە دەدات کە لە بنەڕەتەوە منداڵان شوو بکەن. ئەمە کێشەکان زیاتر دەکات. باش بەڕێز حەریر بە بەڕاشکاوانە ئەگەر وەڵام دێتەوە من سوپاست دەکەم. ئەگەر هاتوو ئەم یاسایە لە پەرلەمان تێپەڕی جگە لەو هەموو زوڵمەی کە لە ژن و منداڵی دەکا، سەپاندنی ڕێڕەوی مەزهەبێک نییە بەسەر تەواوی گەلانی عێراق و ئاین و ئاینزاکانی عێراق؟ بەدڵنیاییەوە بە سروشتی ئەم کارە دەکات و بەو مەبەستەشەوە ئامانجی یاساکە لێکترازاندنی زیاتری پێکاتەکانە. تۆ کاتێک دەی هاوڵاتی لەسەر بنەمای نەتەوەیی و لەسەر بنەمای هەڵبژاردەی ئاینی و تایفی دابەش دەکەی، ئەمە دابەشکاریە، ئەمە تێخستنی کەلێنە بەنێو خەڵکدا. ئەمڕۆ هەندێک ئەندام پەرلەمان و هەندێک فراکسیۆنی پەرلەمان بەڕاستی دەیانەوێت عێراق بگەڕێنەوە ساڵانی بەسەرچوو، ئەو ساڵانەی کە با بڵێن ساڵی 2005 و 6 و 2007 ئەو ساڵانەی کە کێشەی تایفیمان هەبوو. ئەمڕۆ عێراق دوای ئەوەی خۆی لەم کێشانە تازە بە تازە ڕزگار کردووەوە لە
کۆڵ تایفەگەرایی بووەتەوە خەریکە دەمان بنەوە هەمان بازنەوە دەمان گەڕێنەوە بۆ ئەو چوار گۆشەیە پارتەکان بە شێوازی مەزەبی ناو لە خۆیان دەنێن ئەندام پەرلەمانەکان بانگەشەی تایفی و مەزەبگەرایی دەکەین ئێمە تازە خەریکە دێنەوە سەر ئەم پرسانە و تازە بە تازە دەیانەوێت خەڵک بە گوێرەی ئاین و مەزهەب دابەش بکەنەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە تۆ ئاین بخەیتە دەوڵەتێکی لەو شێوازەوە بیسەپێنیت لە یاسای باری کەسی لە کاتێکدا عراق فرەپێکاتەیە موسڵمان کریستیان بە سابیعەکان و دەیان پێکاتەی دیکە دەیان لایەنی دیکە دەیان مەزهەبی دیکە ئایا ئەمانە هەمویان دەتوانن یاخود عراق دەتوانێت بە گوێرە هەریەکەیان یاسایەک دابنێت و بەپێی هەر مەزهەبێک یاسایەک دەربکات ئەمان بۆ خۆیان وا هەز دەکەن کە یەکسانی ناکرێت بەرقەرار بکرێ بەم شێوازە چونکە ئێستا شیعەکان شتێک بە شتێک هەز دەکەن سوننەکان بە شتێک چکە هەریەکەیان بە گوێرەی مەزهەبی خۆی یاسایەکی دەوێت و دەڵێت من لەسەر چ بنەمایەک مامەڵەم لەگەڵ دەکرێت ئایا لەسەر بنەمای مەدەنی بوونە یاخود لەسەر بنەمای ئاین زۆر باشە بەڕێز حەریر عێراق کە نوقمی کێشە و قەیرانی گەورە گەورەیە بۆچی لەم کاتەدا بە دیاریکراوی هەمواری یاسای کەسێتی دەیانەوێت لە پەرلەمان تێیپەڕێنن هۆکاری ئەمە چییە چی لە پشتەوەیە پندێکەیە لای ئێمە لە عراقیەکان دەڵێت تۆ ئەگەڵ بتەوێ هەر کۆمەلگایەک تێک بدەی خێزانەکەی تێکودە ئەمان دەست بۆ خێزانەکان دەبن بۆ ئەوی خێزانەکان تێکودەن بۆی کۆمەلگا تێک بچێت چکە خێزان بنەڕەت و پێکاتەی سەرەکی کۆمەلگەیە بۆیە تۆ ئەگەر بتەوێ خێزان بپارێزی دەبێ یاسایەکی مەدەنی هەبێت دەیان دیدگای جیاواز لەم بابەتەدا هەنوو دەتوانین لە دەیان ڕەهەندەوە قسەی لەسەر بکەین چونکە هەندێک لایەنی سیاسی ئەجێندای دەرەکی کە دانەوێت لە عراق جێبەجێ بکەن بۆچی دەیانەوێت هەموارەکە تێپەڕێنن هۆکار زۆرە بەڵام چی وات لێ دەکات وا بکەیت چی وات لێ دەکا یاسا دانەری عراقی تۆ دەست بۆ ئەم بابەتە بی بۆچی دەتەوێت قوارەی خێزانی عراقی تێک بدەیت بۆچی دەتەوێت منداڵان بەشوو بدەیت بۆچی دەتەوێت کە بەشودانی منداڵان بە یاسایی بکەی ئەوانەی هێشتا تەمەنیان 9 ساڵ و 10 ساڵە لە پۆلی پێنجی بنەڕەتی ئەمە چ لۆژیکە قبوڵی دەکات لەم تەمەنە منداڵ بەشوو بدرێت ئێمە کێ ئەمە شتە قبول دەکات بەوەی کە منداڵ ئەسڵەن قسەشی لەگەڵدا بکرێت سەبارەت بەم بابەتانە ئەمە ڕاهاتووی بەڕاستی بۆی ناونا ناوێت کێشەیەکی تایفی لەو زۆرمان بۆ دروست بکەن یاسایەکی تایفی بێنە پێشەوە ماوەیەک پێش ئێستا بینیمان یاسای بۆنەیەکیان دەرکرد ماوەیەکی دیکە دەڵێن ئەمە ستەممان لەم پێکاتەیە کردووە ستەممان لەم ئاینە کردووە ستەممان لەم مەزەبە کردووە ئەم ستەم کاریە بە گوێرەی مەزەبەکان یاسای بۆ دادنێت لەبری ئەوەی یەک یاسای مەدەنی هەبێت لەسەر هەمووان جێبەجێ بکرێت بەبێ ئەوەی جیاکاری دروست بکرێت زۆر باشە دەست خۆش بەڕێز عەلی حەریر چالاگوانی مەدەنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئێوە شەوتان باش